یعنی بەڕاستی کارەساتە ئەمڕۆ. لە سەردەمی ئیمامی عومەری کوڕی خەتابە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بوومە لەرزە لە شاری مەدینەیدا، خەڵکەکە زۆر ترسا. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمی وەڵڵاهی ئەگەر جارێکی تر بوومە لەرزە لەیرە بدا بەهۆی تاوانەکانی ئێوەیە، سوێن بەخوا جارێتر بوومە لەرزە لەم شارە بدان لەناو ئێوەدا دانیشم. باش ئەگەر ئیمام عومەر ڕەزای خوای لێبێ ئیمامی ئەبوبەکر و سەحابە ئێستا زیندوو ببنەوە بێن ناو ئێمە چیمان پێ دەڵێن؟ چی بە ئێمە دەڵێن؟ نازەمە چی جۆر مسلمانێکی ئێمە دەیکەین، ئیسلامەتیەکی لاواز زەعیف وەکو عرف و عادەتێک گرتومانەوە تەواو لە ژیانی ڕۆژانەماندا ڕەنگی نەداوەتەوە. مسلمانە نوێژ ناکات، مسلمانە نوێژی بەیانی ناکات، مسلمانە ئافرەتە خۆیدا ناپۆشێ، مسلمانە خراپە و تاوان دەکات، خیانەتەکە، نازانم چ کارە ساتێکە. هەر ئەوەندە دەڵێن خوای گەورە غەزەمان لێ نەکەی. حیفزمان نەماوە، مێشکمان تێک چووە، دڵمان تێک چووە، ژیانمان تێک چووە، خۆشی و شادی ناو خەڵکان نەماوە. نە دەوڵەمەند ژیانی خۆشە، نە دەسەڵاتدار، نە بێدەسەڵات، نە فەقیر، نە هەژار، نە لە ساغ، نە نەخۆش، هەمووی داماو بووە بەهۆی تاوانەوە. هەمووی بەروبووی گوناه و تاوانە کە ئێمەی سەرگەردان کردووە.